تیمێکی چلکەسین 4 ڕۆژە سەرقاڵی دەرهێنانی پارەکانی ژێرزەمینی بانکی ناوەندی مووسڵن. پارەکانی ژێرزەمینی ئەم بانکە بە تەواوی تەڕبۆ و کەوتونەتە ژێر ئاو. ئەمانە تیمەکانی ژێر ئاون لە بەنداوی مووسڵەوە هاتوون و دەڵێن لە ژێرزەمینی ئەم بانکە زیاتر لە 2 مەتر ئاو هەیە. ئەمەش وای کردووە کارەکانیان بۆ دەرهێنانی پارەکان لە ژێرزەمینی ئەم بانکە بەخای بەڕێوە بچێت. كانت صعبة جدا لأن منسوب الماء مرتفع. بەهۆی زۆری ئاو لە ژێر زەمینەکە و کەمی ئۆکسزین کارەکەمانی قورس کردبوو. ئێمە 4 ڕۆژە لە ژێر 2 مەتر ئاو کار دەکەین. زۆربەی پارەکان تەڕ بوونە. لە ماوەی ئەو 4 ڕۆژە کۆی ئەو پارانەی دەرمان هێناون 218 فەردەیە. ئەو بینایی بانکی ناوەندی لقی مووسڵ 4 ساڵ بەر لە ئێستا لە کاتی ئازادکردنەوەی مووسڵ لەلایەن فڕۆکە جەنجەکانەوە بردومان کرا و بەشێکی بینایەکە ڕووخا. بۆ دەرهێنانی پارەکانی ژێرزەمینی ئەم بانکە تەنها ئەم ڕێگایە کراوتەوە. تا ئێستا 218 فەردە پارەیان لە ژێرزەمینی ئەم بانکە دەرهێناوە. بەڕێوەبەری بانکی ناوەندی لقی مووسڵ دەڵێت پارەکان 1000 دیناری و 250 دینارین. 4 ساڵە لەناو ئاودا ماوە و بێ کەڵک بوونە. شبه متأكدين إنه عصابات داعش ما تركت شيء بالخزائن. گومانی ئەوەمان دەکرد داعش هیچ بڕەپارەیەکی لە قاسەکاندا نەهێشت بێتەوە. ئەو بڕەپارەی کە ماوە 1000 دیناری و 250 دینارین و زۆر بەشیان تەڕ بۆ و کەوتۆتە ناو ئاو کەلکی ئەوەیان نەماوە دووبارە پارەکان بخرێنەوە ناو بازار. ئەو 218 فەردە پارەی لە ژێرزەمینی بانکی ناوەندی لقی مووسڵ دەرهێنراوە. ئەو تیمەی دەرهێنانی پارەکان پێڕاست پێدرابوو دەڵێن پارەکە نزیکەی 600 ملیار دینارە. هەموو پارەکە ڕادەستی لایەنی پەیوەندیدار کراوە و دەگەڕێنرێتەوە بۆ گەنجینەی دەوڵەت. گەیلان بۆتانی کورسات نیوز مووسڵ.